دەبین دەچینە لای تەوەری یەکەمی بەرنامەکەمان بۆنە کتێبی مۆنتیسۆری بڵاوکراوە کەم کتێبە گەشتێکە بەناو تێگەشتنی قوڵ لە سروشتی منداڵ و هەروە لە گەشە پێدانی منداڵ گرنگە لەم جۆرە کتێبانە ڕاستی بڵاو بکرێتەوە چونکە ئەمە کاریگەری ڕوون و بەرچاوی هەیە لەسەر پەروەردەکردنی منداڵ چونکە لەم جۆرە کتێبانەدا دەتوانرێت گەشەکردنی منداڵ پەروەردەی منداڵ پەرە پێ بدرێت بۆی بتوانین کۆمەڵگایەکی تەندروست بەرهەمهێنین ئێمە لە تەوەری ئەم ڕۆماندا باس لە ئەم کتێبە دەکەین بزانین بەگشتی ناوەڕۆکەکەی باز لە چی ئەکات ئامانج لە بڵاوکردنەوەی ئەم کتێبە چییە زانین ئاکامیش ویست شتێک بڵێ لە سانە ئەم کتێبە ئەتوانین بڵین لە چەند بەشێک پێک هاتووە بەشێکە لە بە بڕای من سیستمی پەروەردەی کە چۆن ژینگەیەکی تەندروستی پەروەردەی بۆ مناڵ دروست دەکرێت ئەمە جگەلەوەی کە باز لە قۆناغەکانی تری گەشە پێدانی منداڵەکە یاخود بڵێن چۆنێتی ئەوەی کە منداڵ بتوانێت متمانەی بەخۆی بێت لەگەڵ ئەوەشدا تێگەیشتنی دەوروبەریش لە هەمان کاتە لەگەڵ مامەڵەکردن و لەگەڵ مناڵاندا ساڵە ڕاستە ئێمە بۆ قسەکردن لەسەر بڵاوکردنەوەی ئەم کتێبە و ناوەڕۆکی ئەم کتێبە میوانداری خات و سۆزان تۆفیق نووسەر و هەروەها مامۆستامان کردووە کە ڕاستەخۆ لە ئەستەدۆ لامان ویانە بەخێراتی خات سۆزان خان دانی باش سۆزان خان بەڕێستان وەکو نووسەری ئەم کتێبە چۆن بیرۆکەی بڵاوکردنەوەی ئەم کتێبەتان بوات گرنگی ئەم کتێبە لە چیدا ئەمە تەنها بۆ منداڵ و بۆ خوێندکارە یاخود بۆ مامۆستاکان و خێزانەکانیش و دایک و باوکیشە سپاس بۆ تەوەری بەرنامەکەتان بەڵێ ئەم کتێبە من خۆی 16 ساڵە ئەزمموی کارکردنم هەیە لەگەڵ منداڵاندا اینجا بوومە لە 2009ەوە من کار لەسەر سیستمی مۆنتیسۆریەکەم چەندین خولم بینی لە سەرەتادا کافی نەبوو دواتر خوێندم خاوەنی سێ بڕوانامەی دیبلۆمان لە سیستمی مۆنتیسۆری ئەو کتێبە کە نووسیمە ئەزمموی کارکردنی زۆر تیادا هەیە من چونکە ئەگەر شتێک ئەزمموی نەکەم ناتوانم بینوسمەوە یاخود بیکێنم بە چواردەورم ئەم سیستما تەنها بۆ خوێندکار نییە بەڵکو بۆ دایک و باوک و مامۆستاکانە چونکە ئەم سیستمەت داخل بە هزری سەرجەم مناڵەکان ئەبێت پێویستە ڕۆڵی هەر یەکەمان بگۆڕێ بەپێی قۆناغی تەمەنی مناڵەکان ئەم بیرۆکەی ئەم کتێبەش ئەو بۆ کە لە زۆرینەی ناوەندەکاندا ئێستا پەیڕەوی مۆنتیسۆری ئەکەن بەڵام لە واتاکەی تێناگەن تەنها وەک ڕکلامێک بەکار هاتووە من هاتم ئەم کتێبەم داڕشتەوە بووی سەرجەمیان ڕۆشنبیرکەینەوە هۆشیاریان کەینەوە کە مۆنتیسۆری چییە چونکە مۆنتیسۆری لە زۆرینەی وڵاتەکان بە زاراوی خۆیان نووسراوەتەوە بەڵام من یەکەم کەسم کە بە کوردی نووسیومەتەوە ئەم کتێبە بۆ هەر قۆناغێکی کە نووسیومەتەوە پێویستمان بە چەند کتێبێکی تر هەیە کە داڕێژینەوە من سەرەتا هاتوو مۆنتیسۆریم ناساندووە لە سەرەتاوەتە لە یەکمانەوە تا قۆناغی 24 ساڵی بۆی خەڵک تێبگەێنی مۆنتیسۆری چیە ئایا ئەمە بۆ مناڵەکانمان حەزەکەین بە سیستمی مۆنتیسۆری بڕە ڕۆڵی دایک و باوک ئەگۆڕێ بەپێی قۆناغەکانی تەمەن ماریا مۆنتیسۆری هاتووە 6 ساڵ جیای کردوێتەوە کە سەرەتای قۆناغی لە 0 بۆ 6 ساڵی ناو قۆناغی زێڕینی منداڵ واتە دروستبوونی بنیایەتی کەسایەتی منداڵ لەو قۆناغەدایە سۆزان خانکەواتە فەلسەفەی مۆنتیسۆری لە چیوە سەری هەڵاوە ڕەنگە ئێستا ئێمە بە جۆرێک لە جۆرەکان پێی ئاشنابین بەڵام ئەگەر بکرێت زیاتر بۆ بینەرانی ڕوون بکەیتەوە بەڵێ سەرەتا ماریا مۆنتیسۆری لە نەخۆشخانەیەکی نەک بڵین دەرونی ئەو منداڵانەی کە کێشەی هزریان هەبووە لەوێ کاری کردووە هاتووە لە ڕێگە کۆمەڵێک ئامرازی مۆنتیسۆری ئایتمەکان کە دروستی کردووە تەماشاکە مناڵ ئەو ژینکەی کە بۆی دابین ئەەکەی لە ڕێگەی ژینکەیەکی دیاریکراوە بەیان و کە تەرخانی کردووە مناڵەکان نەکەر فێری خوێندنەوە نووسینە بەڵکو لە مناڵی ئاسایی زۆر باشتر فێرابن لەو کاتەدا خۆی مۆنتیسۆری میتۆدا ڕێبازە فەلسەفەیە لەم کاتەدا گۆڕا بوو بە شۆڕشێکی گەورە ڕوویا کە بوو بە پەروەردە ئیشی لەسەر پەروەردە و مناڵی ئاسایی کردی ئەگەر مناڵێکی فێر نەبوو بەم شێوازە بێت مناڵەکانی تر مناڵی ئاسایی ئەبێتیان لە بەسەر بێت ئەمە بە خۆشببختانە زیاد لە 93 وڵاتە بەکار ئەهێنرێت و ئێمەش لە هەرێمی کوردستان لە هەولێر و سلێمانیدا هەین و زۆرینەی ناوەندەکانی خوێندنیش زۆر خۆشحاڵیەوە پێشوازیەکەن لەم سیستمە چونکە هەستەکەن گۆڕانکاریی زۆر لە کەسایەتی مناڵەکان دروست بووە سۆزان خان کە لە سێکتەری پەروەردەیە بەکار بێت
لە گفتوگۆکردنان لەسەر ئەو بابەتە ئایدایەکی زۆر جوانیان هەیە بەرامبەر بە سیستمەکە بەڵام تێچوی زۆرە ئەو تێچۆ زۆرە ژوا ئەکا کە هەموو کەس ناتوانێت ئەم سیستمە بەکاربێنە چونکە ئەڵێن کاڵین ژینگەی بۆ ئامادەکایان و کاڵین ئازادیەکی سنووردار بێن بە مناڵەکان ئازادی بەو مانایە نایەت کە ئێمە مناڵەکانمان بێ ڕێزی بکەن بە بەرامبەرەکان یا خوشتی چواردەوریان بشکێنن ئازادی مەبەست لەو کاتەیە کێمە ئازادی خودی فێرکەین ئازادی لە بەرامبەر ئازادی لە ژینگەکەمان ئازادی لە خودواتە ئەو منداڵە ئەو ژینگەی بۆمان دابین کردووە ئەو کەرەستانی کە تیاتی بۆ خودی خۆیەتی بەکاری بێنێ کە بتوانێت سەلامەتی خۆی تیا بپارێزێت و سەلامەتی شوێنەکەش ئازادی کە ئەڵین ئازادی بەرامبەرەکەی بپارێزێ من بەس لەوەیە سنووری خۆی هەتا ئەو کاتەیە کە سنووری بەرامبەرەکەی دەست پێکات ئەمە جۆرێکە لە ئازادی کە فێری مناڵەکانێت ژینگەش مەبەستمان ئەوەیە کە ئەو شوێنی کە تایەتی بیپارێزێت لە ڕێخستن لە پاک و خاوێنی ڕێخستن ئەو کەلوپەلانی کە تایەتی ئەمە کاڵین ڕێز لە مناڵەکانمان بگرین بۆ مانایەن یەکارچێکی وت بە قسەی بکەین پێویستە ئێمە هەم لە ژینگەی قوتابخانە هەم لە ژینگەی ماڵیشەوە ئەو کەلوپەلانی کە دانراوە لە ئاستی مناڵەکەیە بێ هەم لە دۆڵابەکانی هەم لە قاب و کۆچکەکەی هەموو ئەو شوێنان کەرەستەکان کە تایەتی بۆی بتوانێت خۆی بە ئاسانی ڕێکی بخات و بەردەوام بێت لەوەی کە ڕێز لە ئەو شانە بگرێت کە لە بەردەمیاتی سۆزانە سەمەسی کتێبەکەی بەڕێستم کرد باس لەوە کردبوو لە شوێنێکیدا کە چۆن پلانەکان دابنێ چۆن بتوانێت لەگەڵ بابەتی سۆزداری یا مامەڵە بکات هەندێ ئەوە لە بابەتە وردانە ئەو قۆناغی باسێکە قۆناغی هەرزەکاریە هەڕێک ویستم بازدەوە بکەم ئەمە بەپی قۆناغەکان ئەمانە جیا کردووە بەڵێ لە 0 بۆ 6 ساڵ بنیادنانی خۆدا لە 6 ساڵ بۆ 12 ساڵ تەقینەوەی هزری گردردونی مناڵ دروست دەست پێەکە لە قۆناغی 12 ساڵ بۆ 8 ساڵیش پەیوەندی کۆمەڵایەتیەکانە لە قۆناغی 8 ساڵ بۆ 24 ساڵیش ئەوە گەشەی کەسایەتی کە ئەڵین 0 بۆ 6 ساڵ هەمیشە لە ناو خۆمانە کەڵین 0 بۆ 6 ساڵ گرنگیکی ئۆتوی پێناین هەرچێکە بڵین جارێ منداڵە پێویست ناکبوومە لە دایانگە بێت لە باخچە بێت یاخۆت تەنات تا دەچێتەیەکی سەرەتایش گرنگیکی ئۆتۆ بە مناڵ ناین ینی بە گشتی من باس لە ماکەم جارێ منداڵە باستان لەوە کردووە کە چەند گرنگە لەم تەمەنەیە یا خۆ ڕوونتان کردووە چی لەم تەمەنەیە ئەو خاڵە گرنگ و جۆهەریانە چییە کە لەم تەمەنەیە ئەتوانرێ گەشەی پێ بدرێ باە خۆی قۆناغی زیێڕین لە 0 بۆ 6 ساڵە ماریا مۆنتیسۆری ئەم قۆناغانەشی کرۆ بە دوو باشەوە 0 بۆ 3 بۆ 6 ساڵ لە 0 بۆ 3 ساڵی قۆناغی نەئاگایی یەکە مناڵ بەبێ ئاگایانە عقلی هەڵمژەری نەئاگایی پێوترێ کە هەم زمان هەم ئەو کەرەستانی کە لە دەوروپشتێتی هەم ڕستەکان کە ئەوترێ لە بەردەمی ئەمە بە نەئاگایی وەریەگرێت لە قۆناغی 3 بۆ 6 ساڵ پێوترە قۆناغی ئاگایی مناڵ ئەو شانی وەریگرتووە ئەیاتەوە ئەبێت ئێمە وەکو مامۆستا ڕێبەرێکی زۆر باش بین بۆ مناڵەکان ئێمە هەم ژینگەی بۆ ئامادە بکەین هەمیش بتوانین ئاراسی بکەین بەرەو ئەو کەرەستانی کە هەیە لە ڕووی زانستیەوە دواتر ئێمە هەم دایک و باوکو هەم مامۆستاز پێویستە ڕۆڵی خۆی بزانێ بەپی قۆناغی تەمەنی مناڵەکەی ئێمە نابێ مناڵەکەمان کە گەشتە تەمەنی 7 ساڵ مامەڵی مناڵێکی 3 ساڵی لەگەڵا بکەین لەو تەمەنەیە مناڵ پێویستی بەوە هەیە کە ئێمە هاوڵی بین بۆ ئەوەی گەشتە گردردونیەکەی بدۆزیێتەوە چکە لە مناڵ لە تەمەنی 6 ساڵ بۆ 12 ساڵ لە چۆنەوە ئەگۆڕێ بۆ چییە و بۆچی ئەم شتانە ڕوویا بۆچی ئەمە لەسەر زەوی دروست بووین بۆچی ئێمە ئەژین ئەبێ وەڵامی ئەم پرسیارانە هەمووی بدەینەوە بە مناڵەکانمان سۆزان خان کەواتە ئاماژ لە بڵاوکردنەوەی ئەم کتێبە تەنها پێدانی زانیاریە یاخود گەشتێکی قوڵە بەناو سروشتی منداڵ لە سەرجەم بوارەکانە گەشتێکی قوڵە بەناو سروشتی مناڵە پێویستە ئێمە سەرجەم مامۆستایان و سەرجەم دایکان و باوکان هۆشیارکەینەوە بۆی کە بزانین چۆن مامەڵەکە مناڵەکانمانە بکەین چۆن ئەو قۆناغە زێڕینەی مناڵ کە 0 بۆ 6 ساڵە پابەند بە تەواوەتی متمانەما بە مناڵەکانمان هەبێ ڕێزیان لێ بگرین و دواتر ئێمە قوتابخانە نابێ قوتابخانە و مامۆستا تەنها سەر چاوەیەک بن بۆی کە پێدانی زانیاری بڕژێن بەسەر مناڵەکانمانە بەڵکو مناڵەکانمان خوان سەرچاوی زانیارین پێویستە فێریان بکەین کە چۆن بگەڕین بە دوای زانیاریەکانە ئێمە ئەگەر بێت و تەنها ئەو مامۆستا قسە بکە ئەمە سیستمێکی کلاسیکە نەمانوتوە خراپە بەڵام ئەوە ڕۆی ئەمە شۆڕشێکە دەست پێەکات کە پێویستە مناڵەکانمان ئەو زانستی کە هەمانە هەم لە ڕووی تەکنەلۆژیاوە هەم لە ڕووی ژینگەوە بیتەقێنینەوە کەواتە گەشەیەکی هزری دروستە بێ لەناو خودی مناڵەکە خۆیدا باشە سۆزان خان ئەمە ڕەنگە لە ڕووی تیۆریۆ ئەمە ئەوها ئەتوانین باسی لێ بکەین لە هەندێ پراکتیک کە مۆنتیسۆری گرنگی پێات ئەویش ئەوەیە کە
منداڵ بۆ هەندێک کاری ڕۆژانە ڕابهێنرێت باڵە وەکو توزانم چۆن گوڵ ئاوبا چۆن هاوکاری دایک و باوکی بکات دوو لە ڕووی بەڕێستان چۆن پێڵاوکی خۆی دابخات ئەم شتە بەسیتانە لەم کتێبێت بەڕێزیشتان ئاماژەتان بەو نمونانە داوە کە پێویستە چۆن دایک و باوک ئەم خاڵە وردانەژ یان ئەم شتە بچووکانە ڕەنگێبار هەستی پێ نەکەین دایک و باوکی دیگەر هەستی پێنەکە خۆمامۆستایەکی تر هەستی پێنەکە باستان لێوە کردووە کە نمونونەکان چی بۆ ئەم تەمەنە پێویستە فێری ئەمە بکرێت بۆ ئەم تەمەنە فێری ئەوە بکرێت ناڵین لە 100 هەمووی چکە بەڕاستی مۆنتیسۆری گەشتێکی زۆر قوڵە من توانیمە کۆمەڵێک سەرچاوە دابنیم تایە کۆمەڵێک بە نمونەم بۆ هێناونەتەوە بەڵێ کە تێبگالۆی کە چۆن مامەڵە بکە بەڵام دوای ئەم کتێبە بۆ هەر قۆناغێکی مەسەلەن لە 0 بۆ 6 ساڵ ئەو بابەتانە زۆر بەورتر لەوەی کە بەڕێستان باسیەکەی بەڵێ هەمووی بە نمونە تایەتی کە ئەمە چۆن مامەڵە بکەی لەگەم مناڵەکانمانە کار و کاردانەوەکانمان چۆن بێ بۆ نمونە لە مۆنتیسۆریە ئێمە کۆمەڵێک ئامرازمان هەیە بەکارێنین ئەو ئامرازانە یاریکردنیە کارکردن لە ڕێگەی یاریکردنەوە لای ئێمە هیچ شتێک یاری نیە هەمووی ئامانجێکی لە پشتەوە هەیە پێویستە ئەو دایک و باوکیش لە ماڵە ئەو بابەتانی کە دایانێن هەر تەنها بۆ یاریکی تەرفیهی نەبێ مناڵەکە مەشغوڵ بێ و سەرقاڵیکەین پێویستە ئامانجمان هەبێ بۆچی ئەم یاریاکە ئایا فێری ڕەنگەکانی ئەەکەی ئایا فێری ڕێخستنی ئەەکەی ئایا تۆ مەبەستە چییە لەم یاری کە هێناوتە بۆ مناڵەکە کار لەسەر مێشکی ئەەکەی بەڵێ پێویستە ئەمە کار لەسەر هەستەکانی مناڵ بکەین کار لەسەر ناوەڕۆک و هەستی مناڵەکە بکەین چکە هیچ مناڵێک نییە وەکو دەفرێکی بەتاڵ بێ هەموو مناڵێک خۆی عقلێکی کاملی تیا هەیە پێویستە ئێمە ڕێبەرێک بین بۆ ئەو مناڵە یاخود ڕێبەرێکی کردداری بین بۆ ئەو مناڵە کە بتوانێت دروستکردنی ئەو ژینگەیە ژینگەی ئامادەکراوە بەڵێ سۆزان خان با زیاتر لەسەر ئەم چەمکە بۆستین فەلسەفەی مۆنتیسۆری سەرەتا چۆن بوو ئەی چۆن دواتر هێنرایە ناو سێکتەری پەروەردەوە چۆن سوودی لێبیرە لە سێکتەری پەروەردە وەک سەرتاوتم میتۆد بۆ ڕێباز وە سەرەتا خۆی دکتۆر بووە کە ئیشی کردووە دوای ئەوە کە ئیشی کرد لەسەر ئەو مناڵانە کە زانی ئەوان زۆر باشی ئیسفادیان لێ کردووە ئەم بیرۆکەی گوازرایە بۆ پەروەردە لە پەروەردە ئێستا بە خۆشحاڵی و کۆمەڵێک داهێنەرمانەیە کە بڵێن ئەنجامی چەندین تاقیکردنەوە بۆ پێشتر ئێمە زۆر دوا کەوتوین کە هاتوۆتە هەرێمی کوردستانەوە 100 ساڵ زیاترە لە ساڵ 1970 ئەو ئەم ڕێبازە هەیە کاری لەسەر کراوە بە خۆشببختیەوە داهێنەری گۆگڵمانێ داهێنەری مایکرۆسۆفتمانێ ئەمانە هەموو لە سیستمی مۆنتیسۆریا بوون هەردوو ئازادی بەریتانیا سیستمی مۆنتیسۆریان تەواو کردواتە ئەوانەی کە سیستمی مۆنتیسۆریان تەواو کردووە سەرجەمیان داهێنەر بوو ئێمە لە سیستمی مۆنتیسۆریا گرنگ نییە تەنها داهێنەرێک بین و تەواو پێویست ئێمە ڕێبازێکی ئەخلاقی و کۆمەڵایەتیمان هەبێ بۆ بنیادانی مرۆڤایەتی ئەوە لای ئێمە زۆر گرنگە کەواتە توانین بڵین ڕێبازی مۆنتیسۆری کاریگەریە لەسەر پەرەپێدانی کۆمەڵاتی و هەستکردن بە پەرپرسیارەتی وا بکات ژینگێکی تەندروست پێک بێنێ ئەگەر ئەو وڵاتانی یاخود ئەو پەروەردانی کە لە هەر وڵاتێگەیە گرنگی بەم ڕێبازە بدات 100% ئەگەر بێت و ئێمە لایانی پەیوەندیدار بتوانێت هاوکارمان بێت چکەمە تێچوویەکی زۆری ئێمە ئەتوانین ئاراستەی ڕۆشنبیری کۆمەلگەمان بگۆڕین و لە ڕووی پەروەردەوە ئێمە ئەتوانین وەکو تەقینەوەیەک دروست بکەینتیایە کۆمەڵێک زانیاری ئەوەی کە ئێستا ئێمە فێری مناڵەکانمانی ئەەکەین ئێمە خۆشببختانە کە کارمان کردووە لە باخچەکەی خۆماندا کە ڕۆشتون بۆ قوتابخانەکانی تووسیانە ساڵێک لە پێش قوتابیەکانی ئێمەوەن مناڵەکانی ئێوە هەم لە ڕووی قسەکردن زمانەوانیەوە هەم لە ڕووی پێدانی جوگرافیا و زانست و بیرکاری و لە هەموو ڕووەکان و مناڵەکان زۆر بە باشی فێربوون باشە کاتە سۆزان خان لەم کتێبەیە میتۆدی مۆنتیسۆریشی کردوێتەوە یان بەوا تاژیکە بڵێم بەسەر چەند قۆناغ بەسەر چەند پارتادا بەشە کردووە لە کتێبەکەیە بەسەر 6 پارتا دابەشمان کرد باڵێ بۆ هەمووی ئەکاتە 24 کرد کە ئێمە باسمانتیا کردووە سەرجەم میتۆدەکانی مۆنتیسۆری تیادایە و فەلسەفەی مۆنتیسۆریشی تیاداشی کراوەتەوە بەڵێ جەخت کراوەتە سەر ئەوەی کە ئێمە لە ڕووی سایکۆلۆژی ئەنترۆپۆلۆژیەوە کە ئێمە چۆن لە ڕووی بایۆلۆژیەوە ئەم منداڵات چۆن تەماشا بکرێ بەڵێ هەموو ئەو بابەتانی تیادا ڕوون کراوەتەوە بەڵێ کام بەشان هەستیارە سۆزان خان 0 بۆ 6 ساڵ زۆر قۆناغێکی هەستیارە ناونرا قۆناغی زێڕین ئەم قۆناغە بناغی کەسایەتی مرۆڤایەتی تا دروستەوێت باشە خات سۆزان باس لەو کرد کە ئەم کتێبە لە 6 بەش پێکاتەوە قسە و باسی زۆر هەڵەگرێم کتێبە هەروەم ئەم ڕێبازەش قسە و باسی زۆر هەڵەگرێم لەو 6 بەشەدا بیرت لەوە نەکرێتەوە بیکی بە 6 پاکەج یاخود 6 کتێب
هەر بەشێکی بە کتێبێک بڵاو بکەیتەوە بنووسی؟ باە سەرتاش ئاماژەم پێویستە بۆ هەر بەشێکیان کتێبێکمان هەبێ بە خۆشحاڵی ئێستا خەریکی نووسینی بەشیەکەمم لە تەوابوونیشدایە بەڵام خۆتانەزانن تۆزێک پێی ئەچی تا پێداچوونەوە هەڵەچنی بۆ ئەکرێت چکە پێویستە ئەم کتێبە بە زمانێکی سادە بخێنەوە خەڵکەوە نابێ کۆمەڵە وشەی ئالۆز بەکاربێنین کە تێنەگەن بینەر ببوورە خوێنەر بێزار بکەین پێویستە ئەمە وا لێ بکەین بگاتە ناو هەموو ماڵێک و هەموو تاکێک کە بخوێنێتەوە ئەگەر نەشتوانێت لە قوتابخانەی مۆنتیسۆری دێمنە بەڵکو خۆی بتوانێت لە ماڵەوە قوتابخانێکی بۆ مناڵەکەی دابین بکات. سۆزان خان کەواتە منە پرسم ئەو قۆناغە گرنگ و هەستیاریە کامەیە کە ماریا مۆنتیسۆری تەشیدی لێ کاتەوە؟ لەسەرجەم قۆناغەکان تاکیدی لێ کاتەوە چکە هەموو قۆناغێک تابەتمەندی خۆی هەیە ڕاستە ئەمە پێمانەڵە لە قۆناغی 0 بۆ 6 ساڵ زۆر گرنگە قۆناغی زێڕینە بەڵام دوایەوە قۆناغی 6 بۆ 12 ساڵ تەقینەوەی هزری گردونیە کە منداڵ پێویستی بۆ هەیە کە ئەو پرسیارانەی لێمانەکە لەسەر گردون ئێمە چۆن وەک ڕێبەرێکی گەشتێکی گردونی وەڵامی بینەوە لێرەدا مامۆستا دەوری ئەوە ئابینێت کە چۆن بتوانێت ڕێنمایی مناڵەکانی بکە هەرەوە بە زانیاری پێ بدە بەڵکو هانی ئایا بە دوای زانیاریەکان ئابگەڕێ و ئێمە کۆمەڵێک سەرچاوە و هیچ شتێک نییە بەستەنها لە ڕووی باسکردنەوە بێ ئەبێ هەموو شتەکان لە ڕێی هەستەکانەوە بە مناڵەکانی بڵین دواتر مناڵەکانمان گەورەتر ئەبن کە گەورە بوون پێویستە مامۆستا وەک ڕاوێژکارێکی کۆمەڵایەتی و ڕاوێژکارێک بێ بۆ ئەوەی کە بتوانێت خودی خۆی ئەو مناڵە بدۆزیێتەوە ئێمە مناڵەکانمان کاتێکەکەنە قۆناغی عەدادی تەنها هەوڵەیان بۆی کە لە زانکۆیەک دەرەجەیەکی بەرزی هەبێ وەرگیرە نەخێر ئێمە لێرە مناڵەکانمان ئەبێ مۆدیلی ئێرکەندەر بەکار ئەهێنن کە چۆن زەویەکیان هەبێ لە قۆناغی 12 بۆ 18 ساڵیە زەویەکیان هەبێ بیکەڵێن دوکانێکیان هەبێ لە ڕێی تیمۆرکەوە چۆن ئەم دوکانە بەڕێوە بەرن ئەو کاتە مناڵە ئەتوانێت هەم لە ڕێی زەویەکەەوە کە کشتتوکاڵیان تیاکرۆ بەرهەمیان هێناوە یاخو لە ڕێ ئەو دوکانی کە بەڕێیانەوە بردووە ئەتوانن خودی خوان و کەسایەتی خۆیان بدۆزنەوە دواتر ئەتوان تەقدیمی زانکۆی بکەن کە بخوێنە لەو زانکۆی کە خۆی حەزی لێکات. باشە سۆزاخان باس لە خاڵێکی گرنگ کرد ئەو ژەوەیە لە ڕووی کۆمەڵایەتی و ئەم بابەتانەوە لە تەواوی جیهاندا مۆنتیسۆری وەکو یەک پەیڕەو دەکرێت یاخود کللتور و دین و ئەم بابەتانە کاریگەریە ڕەنگە ئێستا من یاخود کەسێکی دیکە بوێ شتێک بۆ مناڵەکەی بڵێ لە ڕووی دینەوەتی بگەێنێت ئەمە مەکە خوا پێی ناخۆشە ئەوە مەکە فلان کەس پێی ناخۆشە تووڕە ئەبن لێ بەم ڕێگەیە بەڵام ڕەنگە لە وڵاتێکی تر کە مەسهەبێکی جیاوازترە بە جۆرێکی تر بێ چۆن وا بکەینە مۆنتیسۆریە بە شێوازێکی گشتگیر بێ لە هەموو وڵاتەکانە وەکو یەک بێ یاخود لەسەر بنەمایە کارەکە کە ئەمە تەنها منداڵە دەبێت بەم شێوازە مامەڵی لەگەڵا بکرێت. ئێمە نابێت هیچ کات مناڵەکانمان لە ڕووی ترسەوە فێر بکەین یاخود لە ڕووی پاداشتەوە کە یا لێمان ترسیا خۆت هەوڵی ئەو پاداشتە با بەدەستی بێنێ ئەو شتەمان بۆ کە ئەمە بێ لە ڕووی تێگەیشتنی عەقلیەوە فێری مناڵەکان بکەین کە گردون تێبگات لە ژیان تێبگات هیچ کاتێک مۆنتیسۆری ڕێگرنیە نە لە دین نە لە کەڵچەر نە لە زمان ئێمە پێمان ئاڵێ زمانی دایک بپارێزە کەلتوری خۆ دوورمەکە ئێمە لە شوێنی کارەکەی خۆمانە تەنانە ژووری کوردیمان بە کەلچەری کوردی ڕازاندوێتەوە بۆی هیچ کاتێ ئەو سروشتە جوانیە ئەو ژینگە جوانی کە لە کاتی خۆی هەمابەون نەبێت لە بەرچاوی مناڵەکان یاخود مامۆستا کاتێکە بێوێ وشەیە یا پیتێک فێری مناڵەکان بکات پێویستە لەسەر ئەو بنەمایانە بێ ئەو بابەتانە بێ کە کەلتوری کوردی دروست بووە ئێمە هیچ کاتێک ڕێگری مادێ ناکە و باسی دینیش ناکە بە هیچ شێوازێ ئەوەی کە لە مۆنتیسۆریە باسکراوە ئەگەر سەرچاوەکەی بگۆڕێنینەوە دین ڕەوشتە بە هەمان شێو ئەو ڕۆشتەش لەوەیە هەیە دووبارە بێتەوە. بەڵێ سۆزان خان من دو پرسیار لەکەم جگە لەم کتێبەی بەڕێستان کە بڵاو کراوەتەوە پێشتر هیچ کتێبێک لە سەبارەت بە فەلسەفەی مۆنتیسۆری لە هەرێمی کوردستان یاخود لە عێراق بڵاو کراوەتەوە یاخود تا چەند پێشتر گرنگی بەم بابەتە درراوە جگە لە کتێب لە ڕێی سیمینار بێ لە ڕێی وەرکشۆپ بێ بۆ مامۆستایانیان بۆ دایکان و باوکان بۆی ئاشنایەتیان لەگەڵ ئەم فەرسەیە فەیە هەبێت کە دوجار ئاماژ لێی دروستکردنی ژینگەیەکی لەبارە گەشتێکی قوڵە بۆ ناو سروشتی منداڵ. بەڵێ من خۆم کردومە ئەو بابەتانە سیمینارمان کردووە و لە زۆرینەی کۆبوونەوەکانە باسی مۆنتیسۆریمان کردووە و ساڵانەش ڕێبەری مۆنتیسۆری بڵاو دەکەینەوە بەڵام پێویست بوو بە ئێمە ڕێبەریەکەمان کە بڵاو کرد بە پێ هەر و قۆناغی تەمەنی مناڵە بوو کە لەلامان بوو بەڵام گرنگ و بەلامانەوە کە ئەم کتێبە دروستکەین بۆی تێبگەین لەمەوەی کە ئێمە ئەم گەشتە چۆن دەست پێکا و لەکوێ کۆتایی پێدێت و ئێمە ئەگەر بڵین وڵا لە هەرێمی کوردستان یاخود لە عێراقا کە کرابێت چەند شوێن هەبوو لەوانەیە توانی بێتی سیمینارێ بکە یاخود باسێکی کورد لە مۆنتیسۆری بکە بەڵام نەگەشتونەتە نەتیجەیەک لەبەری ئەزبوونیان نەبوو لەبەری ئەم سیستمە تۆزێک لە ڕووی مادیۆ گرانە
ناتوانە خوانی زۆر لە بیان ئەگەڕێن بە دوای شتێکی ترە بەڵام بە خۆشحاڵی و ئێستا لە شاری سلێمانیا بەردەستە هیچ کێشەیەکمان سپاس سۆزان خان ماندوومان کردی هەمیشە هەر بەرهەمیاوە باش و بە پێز دەبێ خەرمان بەرەکەت سۆزان خان سەکەوت بوونەکە هەمیشە سپاس بۆ سۆزان تۆفیق مامۆستا و نووسەر کار ڕاستەوخۆ لە ستودیۆ لە لامان میوان بوو.